تەمەڵی هیچ ئینسانێک نییە لە هەموو ڕوویەکەوە تەمەڵ بێ، هیچ ئینسانێکیش نییە لە هەموو ڕوویەکەوە ئازاد. کەسی وامان هەیە تەمەڵە لەوە ئەچێ سەری بڕی تااقەتی نەبێت جێگەکەی خۆی ڕاخایە هەڵیگرێ، بەڵام لەوە ئەچێ خواردنی هەزار کەسە بۆ حازرکە. لەوانە تەمەڵە لەوانە ئازایە. هەموو ئینسانێک تەمەڵی و ئازادی تیا موەزعە. ئەو سیفەتانەی ئازایەتی لە تۆیە هەن، برەویان پێ بدە، گەشەیان پێ بکە، گەورەیان کە. ئەو سیفەتانەی تەمەڵی مەهێڵە لە خۆتە، وردە وردە چارەسەریان کە. ئەمە ئەکاتە ئەوەی ئینسان لە مجاهدا بێ هەتا ئەو ڕۆژەی ئەمرێ، لە تەربیەی نەفسا بێت تا ئەو ڕۆژەی ئەمرێ. زۆر ئینسان هەن، زۆر بەتایبەتی لە پیاوانە زۆر پیاو هەن کامڵ بوون. لەناو ئافرەتانە هەر چوار کامیلە هەبوون. ئەفەرمێ ما كمل من النساء إلا 4 وكمل من الرجال كثير. زۆر کەس هەیە کامڵ بووە، حیاتی خۆی تەنزیم کردووە. ئێمە ئەبینین پیاوانێکی وەکو ئیمامی نەوەوی سێرەکە حیاتی خۆی تەنزیم کردووە، ئەو هەموو بەرهەمەی داوە. ئێستش خەڵکێک کە نظامی حیاتی خۆی بە نظام ئەچێ بەڕێوە، هەموو بەردەوام بەرهەم ئەدا، چونکە ئەزانێت چی ئەکا، ئەهدافی خۆی دۆزیوەتەوە، ئەزانێت گرنگی بە چ شتێک ئەدا، هەنگاو بەرەو کوێ ئەنێ. بۆیە عەزیزانم، مەسئلەی علامەتێکی زۆر گەورە بۆ مەحەبەتی خوا ئەوەیە تۆ ژیان بە نظام بکەیت. کە تۆ ژیان بە نظام کرد، هەنگاوێ بە نظام کە خوا بەرەو پیرت دێ، هەنگاوێ بڕۆ بەرەو پیرت دێ، تۆ بڕۆ ئەو بە هەڕوەلە بەرەو پیرت دێ.